ئەو کۆڕ و جەمع مبارەکەی ئەوە لێرکانەیە ئەو جۆرە ڕوحەیە کە ئینشاءڵڵا دەرگای ئاسمانەکانی لێ دەکرێتەوە مەلایکەتان تەشیعی دەکەن و استیقبالی دەکەن ئینشاءڵڵا. مامۆستایەکی ئاینی دیار و بەرچاوی هەرێمی کوردستان لەژێر کاریگەری نەخۆشیدا کۆچی دوایی کرد. پاش نیوەڕۆی ئەمڕۆ مامۆستا مەلا جەمیل عەلی شاوێز زانا و کەسایەتی دیاری ئیسلامی هەرێمی کوردستان و شاری هەولێر کۆچی دوایی کرد. مامۆستا جەمیل عەلی کە بە مەلا جەمیل شاوێسی ناسراوە پێش نوێژ و تارخوێنی مزگەوتی عەلاءەدین سەجادی بووە دوای 5 مانگمانەوەی بە نەخۆشی و ئازار لە سوورێنسکیدا پاش نیوەڕۆی ئەمڕۆ هەینی کۆچی دوایی کرد. ئێمە یەتیم بووین بەڕاستی. مامۆستا کەسێکی عادی نەبوو، چەند ساڵە کە پێکەوەینا لەگەڵی خۆی گەورە بە کەرەم و بە ڕەحمی خۆی دەگەری بکاتن ئینشاءڵڵا. لەوێ بەمنی گوت هیچ شتێکی نابی لەم بشاریەوە، چم هەیە دەبی پێم بڵێ. گوتم عەدەبی مامۆستا دکتۆر چی گوت؟ ئەوەی گوتی ئەمن پێت بڵێ. جا کە پێی گوت ئەتوو لە مەعیدەی سەرەتانت هەیە ئەم پێم گوت. گوتی ئەمن منداڵێک نیمە و تەمەنێکی زۆرم بردیە و یەک لە قسەکانی گوتی اشتقت إلى ربي اشتقت إلى ربي. تا 74 ساڵم تەمەنم اشتیاقی گەڕاینەوەمە لای خوای گەورە. ئەو قسەی بوو لە ئوردن بەمن و بە کاگوسامە و بەوانەی گوت. زۆر سابر زۆر سابر لەسەر ئەو نەخۆشیە. وەک کوڕە گەورەکەی باسی دەکات مامۆستا جەمیل لە تەواوی تەمەنی شەوانی درەنگ تا بەرەبەیان زیکر و یادی خوای کردووە. من لەوەتی چاوم بووی تۆ فام دەکەم کە لە گەری بووم و پاژەوەی کە ژنیشمی ناوزودامەوە شەوەک نەمدیتیە لە پاژ نیوەی شەوێ هەر نەستی نوێژنەکە هەتا نوێژی سبێنی دا هەموو شەوێ شەو نوێژی هەبوو هەموو شەوێ شەو نوێژی هەبوو. پاشی شەو نوێژی پێکەوە دەچوونە مزگەفتی نوێژی بەیانیمان دەکرد داهاتەوە جوز قورآنی دەخین ئەو جە دەنووست پاشان هەر دەستان نوێژی چێشتانی دەکرد دەوری قورئان. یعنی وەکو حەزرەتی عائیشە باسی پێغەمبەری دەکە کانە قورئانەن یەمشی عەلە بابیشم ئەو هەبوو. یعنی بەس خەریکی قورئان بوو، هیچ شتی نەبوو، هەر خەریکی قورئان بوو. ئینشاءڵڵا پلەی بەرزە لەگەر پێغەمبەران حەشر کرا. مامۆستا جەمیل بەردەوام لە ژیانی هەوڵی داوە زۆر کەس فێری لەبەرکردنی قورئان و ئاداب و ڕەوشتی بەرز بکات، هەر بۆیە زانایان و مامۆستایانی ئاینیش ڕۆڵی ئەویان بەرز نرخاند. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم. مامۆستا جەمیل دەکرێت بڵین زانایەکی گەورە بوو، پیاوێکی بە جورئەت بوو، هەم لە وتاربێژی پیاوێکی سەرکەوتوو بوو، وتاربێژی سەرکەوتوو بوو. مامۆستا لەلایەن جورئەت و حەقبێژی پیاوێکی بە جورئەت و حەقبێژ بوو. مامۆستا حافزی قورئان و قورئان لێبەر بوو. مامۆستایەکی بوو لە داعیە قەدیمەکانی شاری هەولێر کە ئێمە لە نزیکەوە لەگە مامۆستای عەلاقەی بتەومان هەبووە. مامۆستایەکی بوو لەو کەسانەی کەوا بەڕاستی لە قەزایی کێشەی کۆمەڵایەتی زۆر کێشەکانی خەڵکی حەڵ دەکرد. مامۆستایەکی بوو لەو کەسانەی کە لەها پیا مامۆستایەکی بوو لەو کەسانە کە چەندەها پیا و ئافرەت و گەنج و لاوی پێگەیاندۆ و قورئانی پێ لەبەر کردوون. هیچ کەسێک نابی لە لای ئیماندار خۆشەویستتر بی لە ئەڵڵا و لە ڕەسوول الله و لە ئیماندار. مامۆستا جەمیل بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە دەرزی کیمیایی لێدرا بوو، بەهۆی بەرزبوونەوەی تەمەنیشی بەرگەی نەگرت و نیوەڕۆی ڕۆژی هەینی کۆچی دوایی کرد و ماڵ ئاوایی لە ئازیزانی کرد. مامۆستا جەمیل عەلی سەرجەم قورئانی پیرۆزی لەبەر بووە و بەڕێوبەری ڕێکخراوی ئیقرا بووە بۆ زانستەکانی قورئان. بەم بۆنەیەوە هەریەک لە سەرۆکی پەرلەمانی کوردستان و سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و پارێزگارەکانی هەولێر و سلێمانی پرسەنامەیان ئاراستەی کەس و کار و بنەماڵەی مامۆستای کۆچکردوو کرد. هاوخەمی خۆیان بۆ لە دەستدانی ئەو زانە دیارەی کوردستان دەربڕی. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.